بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر میکانیزمی پڕکردنەوەی شوێنی ئەندامە دەست لە کارکێشاوەکانی خانی ڕاپەڕاندن و دواهەنگاوەکانی بەستنی کۆنفرانسی نیشتیمانی و کۆنفرانسی شارۆچکەکان و ڕێکخستنەوەی ئۆرگانەکانی بزوتنەوەکە کۆبوونەوەی نائاسایی جڤاتی نیشتیمانی گۆڕان بەڕێوەچوو. ئەوە لە کاتێکدایە کە لە ماوەی ڕابردوودا لە کۆی 7 ئەندامی خانی ڕاپەڕاندن 3 ئەندامیان دەستیان لە کار کێشایەوە. ئەندامێکی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان دەڵێت لە چەند ڕۆژی داهاتوو پۆستە بەتاڵەکانی خانی ڕاپەڕاندن پڕ دەکرێتەوە. تەوەرەکان تەوەری ناوخۆیی بزوتنەوەی گۆڕان بوو. یەکێ لەو تەوەرانیش باسکردنی خانی ڕاپەڕاندن بوو. دیارە خانی ڕاپەڕاندن یەک دوو برادەر وازیان هێناوە، ئێستا بڕیاردراوە لە چەند ڕۆژی ئایندە ئەو پۆستانە پڕ بکرێتەوە. باشە میکانیزمی پڕکردنەوەکە چییە؟ هەر بە پێی دەستورە بە پێی هەڵبژاردننی بۆکرێت لە جوباتی نیشتیمانی بۆ ماوەی ئەو هەفتەیە یان 2 هەفتە ئەو کاندیدانە خۆیان کاندید دەکەن، دوای دەنگیان پێدرێت لەلایەن جوباتی نیشتیمانی. بزوتنەوەی گۆڕان دەیەوێت بە بەستنی دووەمین کۆنفرانسی نیشتیمانی خۆی نوێ بکاتەوە. هەر بۆیە 6 لیژنەی لەسەر ئەو پرسە دروست کردووە و لیژنەکان بەردەوامن لە کارکردن. هەر کاتێکیش کاری لیژنەکان کۆتایی هات، کات و شوێنی بەڕێوەچوونی دووەمین کۆنفرانسی نیشتیمانی دیاری دەکرێت. ئێمە هەموو هەنگاوەکانی ئامادەکاری بۆ خۆڕێخستنەوە بۆ هەڵبژاردننی ناوخۆی بۆ کۆنفرانسی نیشتیمانی نەوەستاوە. لیژنەکان بەردەوامن لە کارکردن، ئیشی خۆیانەکەن بەردەوامن ناوەستن و ئەوەی کە هەیە بەروارەکە تەنیا لەسەر ئەوەیە ئەم لیژنانە ئیشەکانی خۆیان تەواوکەن. ئێمە بەدڵنیاییەوە هەم هەڵبژاردننی ناوخۆی هەم کۆنفرانسی نیشتیمانی شەڵە لە بەشێکی زۆریان ئەو لیژنێکە پێوەستە بە کاروباری هەمواری دەستوری ناوخۆی بەشێکی زۆری ئیشەکانی خۆی تەواو کردووە و لە زووترین کاتدا ئیشکارەکانی تەواوە بێ و ئامادە ئەبێ بۆ کۆنفرانسی نیشتیمانی. ئەندامێکی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانەوەشی خستە ڕوو کە بەشێکیان تێبینیان لەسەر ئەداوکاری نوێنەرەکانیان لە پەرلەمانی عێراق هەیە و ئەوانیش تێبینیان لەسەر کاری ئەمان هەیە. لە داهاتووشدا ڕێوشوێنی دیکە بۆ چارەسەری ئەم گرفتەش دەگرنەبەر. هاوژین جەمال، کوردستان 24، سلێمانی.